ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندیخانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندیخانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە ونال تمام جهان اردو لقولر بران للرجتان همیشه خن و گیان خویان دان من کوری رو جلاتم نزالی کرماشانم تاق بسانه نمادم ریشه داره نجاتم بدینی وزاتم سر برسم جور براو ملت زبان مادم زمان منه كردستان كان منه وي خاك افتخار كم كاي هرسوان منه وي تسم كرماشانه خاكي سرما يمانه يانم بودنا نزره هرچي كاي هرسوان فریاد شیران است بردش خیمان بر موکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است من ایرانم من
شیران است بردشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است این فریاد شیران است بردشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است این فریاد شیران است بردشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است سەقز پیرۆستان بێت بەرجی کورداویەتی بیجاڕ قوڕوە ورمێ مەریواونی دوازدە سواورە تیکاو ئەی ساوین قەڵاو هەڵەموتی بەرزی وڵات شاودیتەن شاودی ماونە خەمتاون خەم ماونە ڕاوپەڕە ڕاوسڵەکە ئەی جوان ڕۆ جافاویەتی
ڕاوپەڕە زەهاوی نوێنگەی هەتاو پاوە ئەماونە داورەکەی ئاهوراو کاومێرەن سەنگەری مەڵەکشایی بەژنی بەرزی شەهیدێکە مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆزکە کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشخەڵی هەتاوە خەوی تاریکی تێکەدەن هاوارەکەن ئێمە نانمان لە گەروی شێر دەرهێناوە چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تینوی شاری تاران کە فەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەتکەین بە تۆزی سەربانان بدرێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەینەت ڕادام بدرێژی ژین من
کاروان نابڕم نامری نامری تۆ قەڵای خۆڕاگری چاومدایە وەکو لافا و بێتە خوار هەتە ڕۆژی ئازایەتی فلمێ چاوێم ناسڕم نامری نامری تۆ قەڵای خۆڕاگری کوژێتەوایە باوەڕم بابای ئازادی نەبێ بە هیچ بایەک ناگڕم ئەی نیشتیمانم ڕوح و جانم هەر بە فیداتە کەفنی ئاڵای شەهیدان نەبێ کەفن بۆ خۆم ناکڕم گرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەوێن قەت لە دەست ئەم چەند خەزم ڵانا بەزێ واردم ئەمێن گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەوێن قەت لە دەست ئەم چەند خەزم ڵانا بەزێ واردم ئەمێن من لە لۆمە و تارە و زنجیر و داروانم نییە از کرانه کور تا راز گفتن تو تشنگان عرب در میزان گفتن تو دایه
لب به لب میرسد فردا شد خورشیدم شب به شب میرسد لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناوبۆژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناوبۆژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیا کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە
ڕۆڵەی باوەشی ئازار و گریانە و شەوین ڕێدەبێن ڕێدەبێن ڕێبەرلووتکەی ئەوی ئێمە ڕۆڵەی خۆر و گەرکاڵین و تاریکی بەزین هەسبیژە پێمان دروستکە فێری کاکڵە و هەڵهەوی چەمە یاشقارە ماری ئێمە بسەر چاوەکە بەرزە سەرمان دوور نیاواتێکی بەرزین نانەنی ئێمە خەرمانەین لە دەوری ماوی هیوای نیشتمان تازەوی پاڕاونەکە بارانی شادی ناوی چیا یشقە و هەمێزی گەرمی خۆر ڕژد و هەوراز و گەوەی ڕێمان لە بەپێداکەوی پەنجەمە لێ هەڵدە پێچین هەر وەکوکانی شەتا ڕێدەپێوین ڕێدەپێوین ڕێبەر و دەریای ئەوی 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 ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان مەشخەڵی ئازادی لە ڕاپەڕینی ئەم جارە ئیلامە پێشەنگی خەبات مەڵەکشایە بڕیاردەری شەقامەکانی ڕۆژهەڵات ئەم جارەیان ڕۆژهەڵاتم یەکدەنگ دژ بە داگیرکەرە کچ و کوڕی ژن و پیاوی پێشمەرگەی چیا و سەنگەرە مەشخەڵی دەستی لاوانم وەرزی تاریکی تێگڕوخان خوێنی کوڕانی مەڵەکشا گوڵی ئازادیان ڕوان سرنج بدەن چاوەڕێ بن بەم زوانە کرماشانم بە جوانڕۆ و سەلاسەوە بە ڕوانسەر و پاوەوە بە سەرفێڵ و زەهاوەوە بە هەموو هەوراماناتی
بە یەک هەڵوێست و یەک پەیام دەست دەخەنە دەستی ئیلام. چاوەڕێبن چاوەڕێبن لە ڕستانم خوێنی نوێ ئەڕێژێتە نێو دەمارم. ڕێبواری ڕێگای قازیە و تێکۆشەری ڕێی کۆمارم. پشتی ئیلامم بەرنادا و دەبێ بە دەنگی مەڵەکشا بێدەنگی شەقام ئەشکێنێ و وەک خۆر لە ئاسمانی گەشە. چاوەڕێبن چاوەڕێبن سنەی خوێناویم ناتوانێ بێدەنگی شەقام نەشکێنێ. ئەو هەمیشە پێشەنگ بووە و دژمن بە چۆپدا ئەهێنێ. ئاخر سنە لێوان لێوە ئاخر سنە لێوان لێوە لە لاوی خوێن گەرمی وڵات. پڕا و پڕە لە سرود و دەنگی زوڵاڵی ڕۆژهەڵات. دەستی ئەم شۆڕشەم ئەگرێ و ئەبێ بە سەنگەری ئیلام. دەستی ئەم شۆڕشەم ئەگرێ و ئەبێ بە سەنگەری ئیلام. لە تۆڵەی مەرگی ژینادا ڕائەماڵێ تەختی ئیمام. سرنج بدەن چاوەڕێبن بەم جوانە مەهابادم لە چوار چرا و سەبڵاغەوە. لەسەر مەزاری پێشەوە و لە مەتەرێزی شاخەوە. تەپڵی ڕاپەڕین لێ ئەدەن دەڕژێنە سەر کوچە و شەقام. خوێنیان خوێنی مەڵەکشایە و دەبنە هێزی ئەژنۆی ئیلام. ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ. ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ. نەسنەم نەمەهابادم نەکرماشان بێدەنگ ئەبێ. ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی. ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی. ئاخون ستەم کۆتاییان هات پێدەنێنە وەرزی شادی. ئاخون ستەم کۆتاییان هات پێدەنێنە وەرزی شادی. پێدەنێنە وەرزی شادی. لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ. ڕۆژ نییە لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ. ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ. ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ. ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی. ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی. بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی. بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی.
ڕۆژنیاکانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیاکانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە وناو تمام جهان بردو لك ولر بران للرجتان هميشه خن وقيان خويان دان من كوري روجلاتم بردو ساواتم نزالي كرماشانم تاق وسانا نمادم ريشة دار نجادم بديني وزاتم سربرسم جورب براو من التوالم وادم زمانه منه كردستان كان منه ويخاك افتخار كم كاي هرسوان منه ويتقسم كرماشانه خاكي سرما يمانه يانم بودنا نزله هرچي كاي هرسوان
آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است بردشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است بردشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است
ئەی جوان ڕۆ و جاوخاوێتی ڕاوپەڕە زەهاوی نوێنگەی هەتاو پاوە ئەماونە داورەکەی ئاهوراو کاومێرن سەنگەری 59 زەربەی تۆڵە بۆکەن هاڵاور و چریکەی کورداویەتی ڕاوپەڕن ڕاو نگرانی از تراژدی کوبانی به رغم آتش‌بس میان کردها و دمشق. امروز 25 ژانویه 2026 قرار است در مناقشه اخیر سوریه سلاح‌های ارتش این کشور و نیروهای کرد برای 2 هفته دیگر خاموش بمانند. در این مدت زندانیان داعش به عراق منتقل می‌شوند، اما و کوبانی بدون برق، آب و اینترنت. در محاصره نیروهای احمد شرع است و علیرغم به اصطلاح آتش بس، ولی حمله نیروهای ارتش عربی جولانی علیه روستاهای اطراف کوبانی شروع شده. چند ساعت پس از پایان رسمی آتش بس میان نیروهای دولتی و نیروهای دموکراتیک سوریه SDF، وزارت دفاع این کشور از تمدید توافق برای 15 روز دیگر خبر داد. نیروهای دموکراتیک سوریه با محوریت کردها نیز این خبر را تایید کردند. به گفته SDF، این تصمیم با میانجیگری بین المللی اتخاذ شده است. وزارت دفاع سوریه اعلام کرده که هدف از تمدید آتش بس، تسهیل انتقال زندانیان وابسته به گروه تروریستی دولت اسلامی داعش به عراق بوده است. دولت انتقالی سوریه در هفته‌های گذشته به شکل نظامی در مناطقی در شمال شرق این کشور که تحت کنترل کردها بود، وارد عمل شد. در جریان این درگیری‌ها، نیروهای دولتی توانستند بخش‌های وسیعی از این مناطق را دوباره تحت کنترل حکومت مرکزی درآورند. در این میان، شهر کردنشین کوبانی به طور کامل به محاصره ارتش سوریه درآمده است. از سرگیری استخراج نفت توسط دمشق. زمینه این تصمیم، کشمکش قدرت میان SDF و دولت انتقالی سوریه بر سر ادغام نیروهای ائتلاف دموکراتیک با محوریت کردها در ساختار حکومتی سوریه است. SDF در روزهای اخیر از مناطقی در شمال شرق کشور که در نبرد با داعش تصرف کرده بود، از جمله مناطق غنی از انرژی و منابع طبیعی، عقب نشینی کرده است. این مناطق اکنون در اختیار ارتش سوریه قرار دارد. شرکت‌های دولتی نیز طبق گزارش خبرگزاری دولتی سانا، ارسال نفت استخراج شده به پالایشگاه‌های هومس و بندر بانیاس در غرب سوریه را از سر گرفتند. انتقال زندانیان داعش به عراق در شمال شرق سوریه، زندانها و اردوگاه‌هایی قرار دارند که محل نگهداری اعضای داعش و خانواده‌هایشان هستند. این اردوگاه‌ها و زندانها تا همین اواخر تحت کنترل نیروهای کرد بودند، اما اینک نیروهای دولتی کنترل برخی از آنها را در دست گرفتند. در پی درگیری‌های اخیر، نگرانی‌هایی درباره از دست رفتن کنترل بر این مراکز و زندانیان وجود داشت
و گزارش‌هایی نیز از فرار برخی زندانیان منتشر شده بود. احمد شرع، جهادگرای سابق و رئیس جمهوری موقت کنونی سوریه، یکشنبه گذشته به همراه مظلوم عبدی، فرمانده SDF، توافق آتش‌بس را امضا کردند. بر اساس این توافق که از سه‌شنبه گذشته قدرت اجرایی می‌یافت، قرار بود اداره خودگردان کردها و نیروهای شبه نظامیش در شمال و شمال شرق سوریه در ساختار دولت مرکزی ادغام شود. همچنین قرار است دولت سوریه مسئولیت زندانیان داعش را که تاکنون در اختیار کردها بوده بر عهده بگیرد. ایالات متحده در چارچوب این آتش‌بس انتقال ده‌ها زندانی داعش به عراق را آغاز کرده است. هدف این است که تا 7000 زندانی داعشی به کشور همسایه سوریه منتقل شوند. به گفته مقام‌های عراقی، این افراد دارای تابعیت عراقی و نیز تابعیت‌های خارجی هستند. آلمان قصد بازگرداندن اتباع زندانی خود را ندارد. بر اساس راپورتی از دویچ اوله آلمان، طبق اعلام سازمان امنیت داخلی آلمان موسوم به اداره حفاظت از قانون اساسی، بر پایه اطلاعات نهادهای اطلاعاتی این کشور، پیش از آغاز عملیات نظامی اخیر، حدود 40 نفر با تابعیت آلمانی در بازداشت نیروهای کرد بودند. روشن نیست که آیا این افراد نیز به عراق منتقل خواهند شد یا نه. سخنگوی وزارت خارجه آلمان اعلام کرده است که در حال حاضر برنامه‌ای برای بازگرداندن این مردان وجود ندارد. آتش‌بس میان ارتش و نیروهای دموکراتیک سوریه با محوریت کردها که ابتدا برای 4 روز تعیین شده بود، شنبه گذشته ساعت 20 به وقت محلی به پایان رسید. پیشتر، به رغم انتشار گزارش‌هایی درباره تمدید آتش‌بس، بیانیه‌ای رسمی در این خصوص منتشر نشده بود. تنها 3 ساعت پس از پایان آن بود که وزارت دفاع سوریه تمدید 2 هفته‌ای آتش‌بس را اعلام کرد. اعلام بسیج عمومی توسط کردها. یگانهای مدافع خلق YPG و یگانهای مدافع زنان YPJ که ستون فقرات نیروهای دموکراتیک سوریه را تشکیل می‌دهند، پیش از تمدید آتش‌بس فراخوان بسیج عمومی صادر کردند و از تمامی کردها خواستند تا برای دفاع از کردستان سوریه، روژاوا، خود را به شمال این کشور برسانند. این فراخوان در واکنش به پیشروی‌های ارتش دولت موقت و خروج نیروهای عرب متحد SDF از این ائتلاف صادر شد. به گزارش رسانه‌های محلی، تاکنون صدها جوان از اقلیم کردستان عراق، ترکیه و حتی کردهای ایرانی خود را برای دفاع از روژاوا به شمال سوریه رساندند. بر اساس گزارش‌ها، روزانه اتوبوس‌های مملو از داوطلبان از شهرهایی مانند اربیل و سلیمانیه به مرز سوریه می‌رسند. مقام‌های کرد اعلام کردند که فراخوان بسیج عمومی مەڵەکشایی بەژنی بەرزی شەهیدێکە، مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆزکە. کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشغەڵی هەتاوە، خەوی تاریکی تێکەدەن. هاوارەکەن ئێمە نانمان لە گەروی شێر دەرهێناوە، چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین. کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ، هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە
کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تینوی شاری تاران کە فەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەتکەین بە تۆزی سەربانان بدرێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەی نەترادام بدرێژی ژین من لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژ نییە لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژ نییە کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە
ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە وناو تمام جهان برد و لک و لر بران لروج تنگ همیشه خنی و گیان خویان دان من کوری رو جلاتم کردستان ولاتم نزالی کرماشانم تاق بسانه نمادم ریشه داره نجاتم بدینی وزاتم سر برسم جور پراو من لجوان مادم میرنی شمان منه کردستان گان منه وی خاک افتخار کم کای هرزوان منه پایتختم کرماشانه خاکی سرمایه‌مانه یانم بودن نزده هرچی کلی هرزوانه شیران است بردش خیمان بر کوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است
فریاد شیران است بردش خیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است فریاد شیران است بردش خیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است فریاد شیران است بردش خیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است وەکە ئەی جوان ڕۆ و جاوفاوێتی
ڕاوپەڕە زەهاوی نوێنگەی هەتاو پاوە ئەماونە داورەکەی ئاهوراو کاومێرن سەنگەری مەڵەکشایی بەژنی بەرزی شەهیدێکە مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆزکە کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشخەڵی هەتاوە خەوی تاریکی تێکەدەن هاوارەکەن ئێمە نانمان لە گەروی شێر دەرهێناوە چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تینوی شاری تاران کە فەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەچکەین بە تۆزی سەربانان بەدرێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەینەت ڕادام بەدرێژی ژین من
لچاوم ناصرم نامری تو قڵای خۆڕاگیری کوژێتەوە باوەڕم بابای ئازادی نەبێ بە هیچ بایەک ناگڕم ئەی نیشتیمانم ڕوح و جانم هەر بە فیداتە کەفنی ئاڵای شەهیدان نەبێ کەفن بۆ خۆم ناکڕم گرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەمن قەت لە دەست ئەم چەند خەزم ڵانا بەزێ مادم ئەمن گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەمن قەت لە دەست ئەم چەند خەزم ڵانا بەزێ مادم ئەمن من لە لۆمە و کارە و زنجیر و دارمانم نییە از کرانه کور تا راز گفتم تو تشنگان عرب در میزان گفتم تو دایه به لب برمزان گفتم تو آزادی سرودت لب به لب میرسد فردا شد خورشیدم شب به شب میرسد
لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیا کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە باوشی آزار گریانم شوین غیر ببین غیر ببین غیر بلوتکی اوی ایما روی خور گرکاوین تاریکی بزین هز بیجه پیمان بلوسکفیر کاکلو هوی چمە یاشقادە ماری ئێمە بسەر چاوەکە بەرز سەرمان دوور نیاواتێکی بەرزین نانەنی ئێمە خەرمانەین لە دووری مانی هیوای نیشتمان تازەی پاڕاونەکە بارانیش
چیا یشقە و هەمێزی گەرمی خۆر ڕژد و هەورا زووگەوەی ڕێمان لە بەپێداکەوی پەنجەمە لێ هەڵدە پێچین هەر وەکوکانی وشەتا ڕێدەپێوین ڕێدەپێوین ڕێبەر و دەریای ئەوی 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 ڕۆژ هاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە گڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژاڵەتمان ڕۆژ هاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە گڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژاڵەتمان مەشخەڵی ئازادی لە ڕاپەڕینی ئەمجارە ئیلامە پێشەنگی خەبات مەڵەکشایە بڕیاردەری شەقامەکانی ڕۆژهەڵات ئەمجارەیان ڕۆژهەڵاتم یەکدەنگ دژ بە داگیرکەرە کچ و کوڕی ژن و پیاوی پێشمەرگەی چیا و سەنگەرە مەشخەڵی دەستی لاوانم وەرزی تاریکی تێگڕوخان خوێنی کوڕانی مەڵەکشا گوڵی ئازادیان بوان سرنج بدەن چاوەڕێ بن بەم زوانە کرماشانم بە جوان ڕۆ و سەلاسەوە بەڕوان سەر و پاوەوە بەسەر فێڵ و زەهاوەوە بە هەموو هەوراماناتی بە یەک هەڵوێست و یەک پەیام دەست دەخەنە دەستی ئیلام چاوەڕێ بن لە ڕستانم خوێنی نوێ ئەڕێژێتە نێو دەمارم ڕێبواری ڕێگای قازیە و تێکۆشەری ڕێی کۆمارم پشتی ئیلامم بەرنادا و دەبێ بە دەنگی مەڵەکشا بێدەنگی شەقام ئەشکێنێ و وەک خۆر لە ئاسمانی گەشە چاوەڕێ بن سنەی خوێناویم ناتوانێ بێدەنگی شەقام نەشکێنێ ئەو هەمیشە پێشەنگ بووە و دژمن بە چۆکدا ئەهێنێ ئاخر سنە لێوان لێوە لە لاوی خوێن گەرمی وڵات پڕا و پڕە لە سرود و دەنگی زوڵاڵی ڕۆژهەڵات دەستی ئەم شۆڕشەم ئەگرێ و ئەبێ بە سەنگەری ئیلام لە تۆڵەی مەرگی ژینادا ڕائەماڵێ تەختی ئیمام سرنج بدەن چاوەڕێ بن بەم زوانە مەهابادم لە چوار چرا و سەبڵاغەوە لەسەر مەزاری پێشەوە و لە مەتەرێزی شاخەوە
تەپڵی ڕاپەڕین لێ ئەدەن دەڕژێنە سەر کوچە و شەقام خوێنیان خوێنی مەڵەک شایە و دەبنە هێزی ئەژنۆی ئیلام ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ نەسنەم نەمەهابادم نەکرماشان بێدەنگ ئەبێ ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی ئاخۆن ستەم کۆتاییان هات پێدەنێینە وەرزی شادی ئاخۆن ستەم کۆتاییان هات پێدەنێینە وەرزی شادی پێدەنێینە وەرزی شادی لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژ نییە لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژ نییە داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی نەسووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژ نییە کە نەسووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی
ئەماشین نیەژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە وناو تمام جهان برد و لک و لر بران لروج تن همیشه خن و گیان خویان دان من کوری رو جلاتم کردستان ولاتم نزالی کرماشانم تاق وسانه نمادم ریشه داره نجاتم بدینی وزاتم سر برسم جور براو من لتبای مادم یعنی شمان منه کردستان گان منه وی خاک افتخارکم کای هرزوان منه پایتختم کرماشانه خاکی سرمایمانه یانم بودن نزده هرچی کاری هرزوانه شیران است بردش خیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است این فریاد شیران است بردش خیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است
تو فریاد من فریاد ایران است فریاد شیران است این فریاد شیران است بر دشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است شیران است این فریاد شیران است بر دشخیمان بر بوکینت آغاز پایان است آغاز پایان است این آغاز پایان است ئەی جوان ڕۆ و جافاوێتی ڕاوپەڕە زەهاوی نوێنگەی هەتاو پاوە ئەماونە داورەکەی ئاهوراو کاومێران سەنگەری پەنجاو
مەڵەکشایی بەژنی بەرزی شەهیدێکە مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆز بکە کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشخەڵی هەتاوە خەوی تاریکی تێکەدەن هاوارەکەن ئێمە نانمان لە گەروی شێر دەرهێناوە چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تیوی شاری تاران کە فەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەتکەین بە تۆزی سەربانان بەدرێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەینەتڕادام بەدرێژی ژین من منانم بەستێخاکم گەوهەرە و ئازادی وڵاتم لە کاروان نابڕم نامری نامری تۆ قەڵای خۆڕاگری
مثل چاوم دایا وەکو لافا و بێتە خوار هاتە ڕۆژی ئازایەتی فلمێ چاوێم ناسەڕم کوژێتەوایە باوەڕم بابای ئازادی نەبێ بە هیچ بایەک ناگڕم ئەی نیشتیمانم ڕوح و جانم هەر بە فیداتە کەفنی ئاڵای شەهیدان نەبێ کەفن بۆ خۆم ناکڕم گرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەمن قەت لە دەست ئەم چەند خەزم ڕانا بەزێ ماردم ئەمن گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادم ئەمن قەت لە دەست ئەم چەند خەزم ڕانا بەزێ ماردم ئەمن من لە لۆمە و دانە و زنجیر و دارمانم نییە از کرانه کور تا ناز گفتم تو تشنگان عرب در نیزار گفتم تو دایه دایه به لب بر مزار گفتم تو آزایی سرودت لب به لب میرسد فردا شد خورشیدم شب به شب میرسد
لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیا کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەژینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە ڕۆڵی خۆر و گەرکاوین و تاریکی بەزیر
نسبی جپی من سکفی کاکلو هوی چمە یاشقارە ماری ئێمە بەسەر چاوەکە بەرز سەرمان دوورنی ئاواتێکی بەرزین نانەنی ئێمە فەرمانەین لە دەوری مانی هیوای نیشتمان تازەوی پاڕاونەکە بارانی شادی ناوی چیا یشقە و هەمێزی گەرمی خۆر ڕژد و هەوراز و گەوەی ڕێمان لە بەپێداکەوی پەنجەمان لێک هەڵدە پێچین هەر وەکوکانی شەتا ڕێدەپێوین ڕێدەپێوین ڕێبەر و دەریای ئەوی 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 ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینەی ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە پەسەپەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینەی ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان مەشخەڵی ئازادی لە ڕاپەڕینی ئەم جارە ئیلامە پێشەنگی خەبات مەڵەکشایە بڕیاردەری شەقامەکانی ڕۆژهەڵات ئەم جارەیان ڕۆژهەڵاتم یەکدەنگ دژ بە داگیرکەرە کچ و کوڕی ژن و پیاوی پێشمەرگەی چیا و سەنگەرە مەشخەڵی دەستی لاوانم وەرزی تاریکی تێگڕوخان خوێنی کوڕانی مەڵەکشا گوڵی ئازادیان ڕوان سرنج بدەن چاوەڕێ بن بەم زوانە کرماشانم بە جوانڕۆ و سەلاسەوە بەڕوان سەر و پاوەوە بەسەر فێڵ و زەهاوەوە بە هەموو هەوراماناتی بە یەک هەڵوێست و یەک پەیام دەست دەخەنە دەستی ئیلام چاوەڕێ بن لە ڕستانم خوێنی نوێ ئەڕێژێتە نێو دەمارم ڕێبواری ڕێگای قازیە و تێکۆشەری ڕێی کۆمارم پشتی ئیلامم بەرنادا و دەبێ بە دەنگی مەڵەکشا بێدەنگی شەقام ئەشکێنێ و
وەک خۆر لە ئاسمانی گەشە چاوەڕێ بن سنەی خوێناویم ناتوانێ بێدەنگی شەقام نەشکێنێ ئەو هەمیشە پێشەنگ بووە و دوژمن بە چۆکدا ئەهێنێ آخر سنە لێوان لێوە لە لاوی خوێن گەرمی وڵات پڕاو پڕە لە سرود و دەنگی زوڵاڵی ڕۆژهەڵات دەستی ئەم شۆڕشەم ئەگرێ و ئەبێ بە سەنگەری ئیلام دەستی ئەم شۆڕشەم ئەگرێ و ئەبێ بە سەنگەری ئیلام لە تۆڵەی مەرگی ژینادا ڕائەماڵێ تەختی ئیمام سرنج بدەن چاوەڕێ بن بەم جوانە مەهابادم لە چوار چراو سەبڵاغەوە لەسەر مەزاری پێشەوە و لە مەتەرێزی شاخەوە تەپڵی ڕاپەڕین لێ ئەدەن دەڕژێنە سەر کوچە و شەقام خوێنیان خوێنی مەڵەق شایە و دەبنە هێزی ئەژنۆی ئیلام ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ ئیدی نە ئیلام کۆڵ ئەدا نەڕاپەڕین کەم ڕەنگ ئەبێ نەسنەم نەمەهابادم نەکرماشان بێدەنگ ئەبێ ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی ئەم شۆڕشە بەردەوامە تا لووتکەی بەرزی ئازادی ئاخون ستەم کۆتاییان هات پێدەنێینە وەرزی شادی ئاخون ستەم کۆتاییان هات پێدەنێینە وەرزی شادی پێدەنێینە وەرزی شادی
لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵ برای کاملیای انتخابی فرد از رضا شاه تا ولی فقیه تداوم نظم قومی قبیله‌ای قدرت در ایران، نه به خاطر اهمیت ایران بلکه تنها برای عیان شدن جهالت. اگر بخواهیم صادقانه به تاریخ معاصر ایران نگاه کنیم باید بپذیریم که مسئله اصلی ما نه صرفاً این رژیم یا آن رژیم بلکه تداوم یک منطق واحد قدرت است، منطقی که از رضا شاه تا جمهوری اسلامی با چهره‌های متفاوت اما روحی یکسان بازتولید شده است. کد خدامنشی متمرکز، تک صدا، غیر پاسخگو و متکی بر تقدس فرد پهلوی اول. مدرنیزاسیون بدون شهروند. رضا شاه دولتی مدرن ساخت اما جامعه‌ای مدرن نساخت. راه آهن، ارتش، ثبت احوال و دانشگاه ایجاد شد اما نهاد پاسخگویی شکل نگرفت. جامعه مدنی سرکوب شد. سیاست به فرمان تقلیل یافت. در این مدل شاه نه نماینده ملت بلکه کدخدای کل کشور بود. کسی که میدید، تصمیم میگرفت و پاسخ نمیداد. این همان منطق اقتدار قبیله‌ای است که فقط لباس دولت ملت پوشیده است. مدرنیزاسیون بدون دموکراسی، یعنی قبیله با یونیفرم. پهلوی دوم، اسطوره‌سازی نه نهادسازی. محمد رضا شاه به جای اصلاح این نقص بنیادین آن را عمیق‌تر کرد. حزب واحد، رستاخیز، تقدس شخص شاه، تقلیل سیاست به وفاداری، حذف تدریجی هر صدای مستقل. شاه خود را پدر ملت می‌دانست، نه پاسخگوی ملت. این دقیقاً همان الگوی ریش سفیدی سیاسی است، جایی که مشروعیت از تاریخ و خون می‌آید، نه از قرارداد اجتماعی. نتیجه روشن بود. جامعه‌ای که تمرین نقد نکرده در لحظه بحران یا منفجر می‌شود یا به دام اقتدار جدید می‌افتد. جمهوری اسلامی، کد اقدام‌ونشی در لباس دین. جمهوری اسلامی برخلاف ادعایش گسست از گذشته نبود. تداوم همان منطق با زبان دینی بود. ولایت فقیه مساوی کدخدای مقدس، شورای نگهبان مساوی صافی طایفه، بیعت جایگزین، رأی مؤثر نقد برابر ارتداد یا دشمنی. اینجا هم پاسخگویی بی‌معناست. تک صدایی وحدت نامیده می شود. شایستگی قربانی وفاداری می شود. تفاوت پهلوی و جمهوری اسلامی در لباس ایدئولوژی است، نه در منطق قدرت. شاه پرستی امروز، بازگشت ناخودآگاه به قبیله. شاه پرستی معاصر بیش از آنکه پروژه‌ای سیاسی باشد، واکنش روانی به ترس از مسئولیت جمعی است. در این گفتمان رهبر نقد نمی شود، امید می شود. برنامه جای خود را به نام خانوادگی می دهد. گذشته تطهیر و اسطوره می شود. شکست‌ها به گردن مردم نفهم می افتد. این دقیقاً همان منطق قبیله‌ای است. ما اگر شکست خوردیم چون به کدخدا گوش نکردید. سلطنت طلبی بی پاسخگو، نه آلترناتیو جمهوری اسلامی بلکه همزاد تاریخی آن است. مسئله واقعی ناتوانی در پذیرش شهروندی ایران. بارها حکومت عوض کرده اما هنوز با شهروند بالغ آشتی نکرده است. تا زمانی که پرسش را بی احترامی بدانیم، رهبری را مقدس کنیم و شایستگی را فدای تبار و نام کنیم. هر نظامی، شاه، شیخ یا ژنرال به همان سرنوشت دچار خواهد شد. جمع‌بندی نهایی. مشکل ایران فقدان شاه خوب یا شیخ خوب نیست. مشکل ذهن کد خدامنشانه است
که قدرت را می پرستد و مسئولیت را پس می زند. دموکراسی از صندوق رأی شروع نمی شود. از لحظه‌ای شروع می شود که جامعه جرأت کند به رهبرش بگوید پاسخ بده. نگرانی از تراژدی کوبانی به رغم آتش‌بس میان کردها و دمشق. امروز 25 ژانویه 2026 قرار است در مناقشه اخیر سوریه سلاح‌های ارتش این کشور و نیروهای کرد برای 2 هفته دیگر خاموش بمانند. در این مدت زندانیان داعش به عراق منتقل می‌شوند، اما و کوبانی بدون برق، آب و اینترنت. در محاصره نیروهای احمد شرع است و علیرغم به اصطلاح آتش بس، ولی حمله نیروهای ارتش عربی جولانی علیه روستاهای اطراف کوبانی شروع شده. چند ساعت پس از پایان رسمی آتش بس میان نیروهای دولتی و نیروهای دموکراتیک سوریه SDF، وزارت دفاع این کشور از تمدید توافق برای 15 روز دیگر خبر داد. نیروهای دموکراتیک سوریه با محوریت کردها نیز این خبر را تایید کردند. به گفته SDF، این تصمیم با میانجیگری بین المللی اتخاذ شده است. وزارت دفاع سوریه اعلام کرده که هدف از تمدید آتش‌بس تسهیل انتقال زندانیان وابسته به گروه تروریستی دولت اسلامی داعش به عراق بوده است. دولت انتقالی سوریه در هفته‌های گذشته به شکل نظامی در مناطقی در شمال شرق این کشور که تحت کنترل کردها بود وارد عمل شد. در جریان این درگیری‌ها، نیروهای دولتی توانستند بخش‌های وسیعی از این مناطق را دوباره تحت کنترل حکومت مرکزی درآورند. در این میان، شهر کردنشین کوبانی به طور کامل به محاصره ارتش سوریه درآمده است. از سرگیری استخراج نفت توسط دمشق. زمینه این تصمیم کشمکش قدرت میان SDF و دولت انتقالی سوریه بر سر ادغام نیروهای ائتلاف دموکراتیک با محوریت کردها در ساختار حکومتی سوریه است. SDF در روزهای اخیر از مناطقی در شمال شرق کشور که در نبرد با داعش تصرف کرده بود، از جمله مناطق غنی از انرژی و منابع طبیعی عقب نشینی کرده است. این مناطق اکنون در اختیار ارتش سوریه قرار دارد. شرکت‌های دولتی نیز طبق گزارش خبرگزاری دولتی سانا، ارسال نفت استخراج شده به پالایشگاه‌های هومس و بندر بانیاس در غرب سوریه را از سر گرفتند. انتقال زندانیان داعش به عراق در شمال شرق سوریه، زندانها و اردوگاه‌هایی قرار دارند که محل نگهداری اعضای داعش و خانواده‌هایشان هستند. این اردوگاه‌ها و زندانها تا همین اواخر تحت کنترل نیروهای کرد بودند، اما اینک نیروهای دولتی کنترل برخی از آنها را در دست گرفتند. در پی درگیری‌های اخیر، نگرانی‌هایی درباره از دست رفتن کنترل بر این مراکز و زندانیان وجود داشت و گزارش‌هایی نیز از فرار برخی زندانیان منتشر شده بود. احمد شرع، جهادگرای سابق و رئیس جمهوری موقت کنونی سوریه، یکشنبه گذشته به همراه مظلوم عبدی، فرمانده SDF، توافق آتش بس را امضا کردند. بر اساس این توافق که از سه‌شنبه گذشته قدرت اجرایی می‌یافت، قرار بود اداره خودگردان کردها و نیروهای شبه نظامیش در شمال و شمال شرق سوریه در ساختار دولت مرکزی ادغام شود. همچنین قرار است دولت سوریه مسئولیت زندانیان داعش را که تاکنون در اختیار کردها بوده بر عهده بگیرد.
ایالات متحده در چارچوب این آتشبس انتقال ده‌ها زندانی داعش به عراق را آغاز کرده است. هدف این است که تا 7,000 زندانی داعشی به کشور همسایه سوریه منتقل شوند. به گفته مقام‌های عراقی، این افراد دارای تابعیت عراقی و نیز تابعیت‌های خارجی هستند. آلمان قصد بازگرداندن اتباع زندانی خود را ندارد. بر اساس راپورتی از دویچ اوله آلمان، طبق اعلام سازمان امنیت داخلی آلمان موسوم به اداره حفاظت از قانون اساسی، بر پایه اطلاعات نهادهای اطلاعاتی این کشور، پیش از آغاز عملیات نظامی اخیر، حدود 40 نفر با تابعیت آلمانی در بازداشت نیروهای کرد بودند. روشن نیست که آیا این افراد نیز به عراق منتقل خواهند شد یا نه. سخنگوی وزارت خارجه آلمان اعلام کرده است که در حال حاضر برنامه‌ای برای بازگرداندن این مردان وجود ندارد. آتشبس میان ارتش و نیروهای دموکراتیک سوریه با محوریت کردها که ابتدا برای 4 روز تعیین شده بود، شنبه گذشته ساعت 20 به وقت محلی به پایان رسید. پیشتر، به رغم انتشار گزارش‌هایی درباره تمدید آتشبس، بیانیه‌ای رسمی در این خصوص منتشر نشده بود. تنها 3 ساعت پس از پایان آن بود که وزارت دفاع سوریه تمدید 2 هفته‌ای آتشبس را اعلام کرد. اعلام بسیج عمومی توسط کردها. یگانهای مدافع خلق یپگ و یگانهای مدافع زنان یپژ که ستون فقرات نیروهای دموکراتیک سوریه را تشکیل می‌دهند، پیش از تمدید آتشبس فراخوان بسیج عمومی صادر کردند و از تمامی کردها خواستند تا برای دفاع از کردستان سوریه، روژاوا، خود را به شمال این کشور برسانند. این فراخوان در واکنش به پیشروی‌های ارتش دولت موقت و خروج نیروهای عرب متحد SDF از این ائتلاف صادر شد. به گزارش رسانه‌های محلی، تاکنون صدها جوان از اقلیم کردستان عراق، ترکیه و حتی کردهای ایرانی خود را برای دفاع از روژاوا به شمال سوریه رساندند. بر اساس گزارش‌ها، روزانه اتوبوس‌های مملو از داوطلبان از شهرهایی مانند اربیل و سلیمانیه به مرز سوریه می‌رسند. مقام‌های کرد اعلام کردند که فراخوان بسیج عمومی برای تقویت موقعیت دفاعی صادر شده است. نگرانی از تکرار تراژدی کوبانی. شهر کوبانی، نماد جهانی شده مقاومت کردها در برابر داعش، اکنون تحت محاصره نیروهای دولت موقت سوریه قرار گرفته و وضعیت انسانی در آن به مرز فاجعه رسیده است. کمبود سوخت، مواد غذایی و دارو منجر به مرگ حداقل 4 نفر از جمله کودکان بر اثر سرما در روزهای اخیر شده و حدود 150,000 غیرنظامی بدون دسترسی به خدمات اساسی گرفتار شدند. سازمان ملل متحد و گروه‌های امدادی و حقوق بشری گزارش دادند که محاصره کوبانی توسط نیروهای احمد شرعه باعث قطع آب و برق و اینترنت شده و ساکنان این شهر در مدارس و مساجد پناه گرفتند. کوبانی از سپتامبر 2014 تا ژانویه 2015 صحنه نبردهای سنگین میان نیروهای کرد و اعضای داعش بود. مقاومت تاریخی کردها در برابر تروریست‌های دولت اسلامی با حمایت ائتلاف بین‌المللی به رهبری آمریکا به شکست داعش در این منطقه انجامید. این مقاومت تاریخی کوبانی را به اسطوره جهانی مقاومت در برابر داعش بدل کرد. آوارگی در آوارگی. وضع اسفبار قامشلو در چنین شرایطی، شهر قامشلو واقع در شمال استان هسکه به پناهگاهی برای 10,000 آواره تبدیل شده است که بسیاری از آنها برای چندمین بار ناگزیر از جابجایی شدند. طبق گزارش دفتر هماهنگی امور انسانی و آوارگان مناطق خودگردان، در روزهای گذشته بیش از 20,000 نفر به شمار آوارگانی که به این منطقه پناه بردند افزوده شده است. آوارگان افرین که پس از اشغال این شهر توسط ترکیه در سال 2018 به منطقه شهبا واقع در شمال حلب پناه برده
و تا دسامبر 2025 عمدتاً در آنجا مانده بودند، پس از سقوط اسد به محله‌های شیخ مقصود و اشرفیه در حلب رفتند. این آوارگان که در پی حمله ارتش در اوایل ماه جاری ژانویه به رقه جابجا شده بودند، اخیراً بار دیگر به حسکه و سپس به قامشلو منتقل شدند. خانواده‌ها در مدارس، مساجد و مراکز موقت اسکان داده شدند، اما زمستان سخت شرایط را وخیم‌تر کرده است. مقام‌های اداره خودگردان روژاوا هشدار دادند که بدون کمک‌های پایدار، بحران انسانی در این منطقه تشدید خواهد شد. کردها چه می‌خواهند؟ نیروهای دموکراتیک سوریه به نمایندگی از کردها درخواست‌های مشخصی را برای پایداری آتش‌بس مطرح کردند. درخواست‌هایی که تاکنون پاسخ مثبتی از دمشق نگرفته است. حفظ خودمدیریتی محلی در چارچوب سوریه متحد، ادغام نیروهای SDF در ارتش سوریه بدون از دست دادن هویت کردی، تضمین حقوق اقلیت‌ها در قانون اساسی جدید و خروج نیروهای ترکیه از مناطق اشغالی همچون افرین و سریکانی، رئوس مطالبات کردها را تشکیل می‌دهد. آنها همچنین خواستار کمک بین‌المللی برای بازسازی منطقه و انتقال امن زندانیان داعش هستند. در مقابل، دولت موقت در دمشق که روابط تنگاتنگی با ترکیه به عنوان دشمن دیرینه نیروهای دموکراتیک سوریه دارد، بر ادغام کامل نیروهای SDF به صورت منفرد در ارتش اصرار دارد و آن را امری ضروری برای وحدت ملی می‌داند. مذاکرات با میانجیگری آمریکا ادامه دارد، اما به گفته منابع دیپلماتیک، اختلافات عمیق نشانگر شکنندگی آتش‌بس است. مند نیروهای دموکراتیک سوریه که مورد حمایت آمریکا بود، در پیروزی نهایی بر داعش در سال 2019 نقشی تعیین کننده ایفا کرد. اما دولت دونالد ترامپ، رئیس جمهوری آمریکا، اکنون از دولت انتقالی احمد شرعه حمایت می‌کند. احمد شرعه، جهادگرای سابق، رهبری گروه اسلامگرای هیئت تحریر شام را با نام ابو محمد جولانی بر عهده داشت. گروهی که در دسامبر 2024 بشار اسد، دیکتاتور سابق سوریه را سرنگون کرد. وزارت خارجه آمریکا جولانی را در ماه مه 2013 در فهرست تروریست‌های جهانی خود قرار داده و 4 سال بعد نیز جایزه‌ای $10 میلیون برای دستگیریش تعیین کرده بود. دولت اسلامگرای انتقالی احمد شرعه متهم به نقض حقوق بشر و کمکاری در تأمین امنیت اقلیت‌هایی چون علویان، دروزی‌ها و کردهاست. وضعیت حقوق بشر در سوریه همچنان از نظر نهادهای مستقل بین‌المللی شکننده ارزیابی می‌شود.
سلاف جبو قلي مين روجلاتي كردستاني قلي روجلاتي كردستاني بقهرماني وبميرقاسية مهراق لديروكي خصنا أبدمك لإيراني سرهلدان هنا دفان سرهلدان